بەهۆی پێنەدانی موچەکانیان پزیشکانی پسپۆر لە نەخۆشخانەکانی سلێمانی ماوەی یەک هەفتەی ئەمانیان لە کارکردن گرتووە و بۆ هۆیەوە خەریکە دۆخی مەترسیدار ڕوبەڕووی کەرتی تەندروستی دەبێتەوە لە سلێمانی لە کاتێکدا پزیشکان لە خۆناغێکی سەختدا لە ڕیزی پێشەوەی مەترسیەکانی پەتای کۆرۆنادان بەڵام حکومەت بێباکە لە پێدانی موچەکانیان. ئێمە بەڕەچاوکردنی بارودۆخە تەنها لەم ساتەدا بە پێدانی موچە دەکرێت بگەڕێنەوە سەر داوامەکانمان بەڵام موچەی ئەم مانگە کە بەڵێنیشمان پێدەن لە 30 ڕۆژ جارێکدا موچە بدرێت بۆی خەلەل ئیفلیجی نەکەوێتە ناو ناوەندی تەندروستیەوە. سەندیکای کارمەندانی تەندروستی لقی سلێمانی دەڵێت ناڕەزایەتی کارمەندانی تەندروستی تەنها لە سنووری پارێزگای سلێمانی نییە بەڵکو لە هەولێر و دهۆک و ناوچەکانی دیکەش پزیشکان موچیان پێنادرێت و ناڕازین لە دۆخەکە بەڵام ئەوان بەهۆی بارودۆخی سیاسیەوە تەنانەت ناتوانن ناڕەزایەتیش دەرببڕن. ئێستا بارودۆخی نەخۆشخانەکان و سنتەر و مەڵبەند و شوێنە تەندروستیەکان لە سنووری پارێزگای سلێمانی لە بارودۆخێکی زۆر سەختدایە و ژمارەیەک لە کاربەندی تەندروستیش ناوەندەکانی جێهێشتووە و ئەمڕۆ چەند شوێنێکی تریش هەرگربوونەوەیان کرد و ناوەندەکانیان جێهێشت بۆیە ئێمەش وەکو سەندیکاکانی ناوەندی تەندروستی کە تعبیر لە داواکاری و داخوازی ئەندامەکانی خۆمانەکەین ئەمڕۆ بەیاننامەمان ئاڕاستەی هەموو لایە کرد بە تایبەتی هەرسێن دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو بەزووی بەدەم داخوازی سێکتەری تەندروستیەوە بن. بەداخەوە ئێمە حەزمانە کرد سەندیکاکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەڵوێز وەرگرن بەڵام دیارە بارودۆخی سیاسی و بارودۆخی هەولێر و دۆک جیاوازە لێرە. بەداخەوە من ئەوەندەی بزانم کارمەندانی تەندروستی لە سنووری پارێزگای هەولێر و دۆک و بەوانش کە لە نەخۆشخانەکانی کۆرۆنا دەوامەکەن نەموچیان وەرگرتووە نە هاوکاریان وەرگرتووە و نە حکومەت لێی پرسیونەتەوە و تەنانەت ناشوان ناڕەزایەکانی دڵی خۆیان دەرببرن. تەندروستکارانی کوردستانیش دەنگیان خستۆتە پاڵدەنگی پزیشکان و هاودەنگت لەسەر بایکۆتکردنی دەوامی ناوەندە تەندروستیەکان تا ئەو کاتەی حکومەت دێتە سەرخەت بۆ پێدانی موچەی کارمەندانی تەندروستی. تەواوی حکوومەتەکانی سەر ئەم زەویە بە شێوازێکی جوانتر لە حکوومەتی هەرێمی کوردستان پاداشتی کارمەندانی تەندروستی و پزیشکانیان داوەتەوە بەوەی کە چەند قاتێک خزمەتەکانیان بۆ هەژمار کراوە بەڵام بەداخەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان نەک ئەوە تا بە چەند قات پاداش نەدراون موچە شایستەکەی خۆشان بە قابل نازاندرێ تاکو ئێستا کارمەندان و پزیشکان موچیان وەرنەگرتووە بۆ ئێمە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان داکۆکی تەواوی کارمەندان و پزیشکان دەکەین بۆ ئەوەی کە بەلایەنی کەم مافە سەرەتایەکان کە بریتە لە موچە دەستەبەر بکرێت و پێیان بدرێت بە دڵنیاییەوە هەر دەرئەنجامێکی نەخوازراو بێتە پێشەوە لە دەرئەنجامی ئەم بێباکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بە دڵنیایی حکوومەت دەکرێتە ژێر بە پرسیارەتی و تەحمولی مەسئولیەت دەکات. دوجار هەر هاوڵاتیان ئەم وڵاتە زەرەرمەند دەبن کارمەندانی تەندروستی و فەرمانبەرانیش مافی خۆیانەکە مافیان پێ بدرێ. ئێستا کە لە مانگی 6 ساڵی 2020 داین ئەگەر پزیشکان لە ئێستادا موچەشیان پێ بدرێت موچەی مانگی شوباتە واتە موچەی زیاتر لە 4 مانگیان لای حکومەتە. بەڕای زۆرێک لە چاودێرانی سیاسی حکومەت ناتوانێت ئیدارەی وڵات بەڕێوە بەرێت و موچەی موچەخۆرانیش بدات بۆیە نەبوونی حکومەتێکی وا باشترە لە بوونی و تەنها بارگرانیە بۆ هاوڵاتیان. ڕەمیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.